ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە بە یاوەری هیوە دیدار بەڕێوەبەری گشتی هەرێمی ڕەگەزدامەی هەرێمی کوردستان ئەمڕۆکە سیستەمی دیجیتەڵمان لە بەڕێوەبەراتی پەساپۆرتی سۆران کردەوە بە هەبوونی ئەو خزمەت گوزاریش بۆ ئەم دەڤەرە کار ئاسانیەکی تەواو بۆ هاوڵاتیانی ئەم ناوچەیە دەکاتن و لە ڕێگای ئەو سیستەمەوە لێرە بەدواوە هاوڵاتیان دەتوانن لە ماوەی 24 کاتژمێر ببن بە خاوەنی پەساپۆرتی خۆیان مامەڵەتەکانیان هەموو لە شێوەیەکی سیستەماتیک و دیجیتال دەبێتن و لە ماوەی 25 بۆ نیو کاتژمێر دەتوانن هەموو مامەڵەکانیان تەواو بکەن و پەساپۆرتەکانیشیان وەربگرنەوە. ڕاستی پەساپۆرتی پێشتر تاخیرە بوو، بەڵام نرخەکەی زۆر هەرزان بوو، بەڵام بۆ بار و گوزەرانی خەڵکی و ئێستانێکە تاخیربوونەکە زۆر باشترە لەوەی کە ئێستانەکە بە 95,000 دیناری پاساپۆرتێکی دەربینی و بەیانی وەریگریەوە. بەزەبت ئێستا تو من مەسەرەن هاتیمە 9 نەفرم لە مارەخۆ ئەگەر 9 پاساپۆرتا دەربینم بە پارەی ئەو 9 نەفەری ئێستا بە 2 پاساپۆرت ئێستا لە هەر 9 نەفەرەکەی دیکەم دەردێنا بە 2 پاساپۆرت ئێستا لە هەر 9 نەفەری خۆم دەردێنا بە پارەی ئەو 2 پاساپۆرێ ئێستا کە لێ وەرەگیرێتن پێشان لە 9 نەفەری خۆم دەردێنا، یعنی بەڕاستی زۆرە نرخەکی زۆرە. ئەمە ئەوڕۆهاتی معاملاتی پاسەپۆرتی بکەم کە هاتم یعنی سعرەکەم پرسی سعرەکە گرانتر بووە کە سعرەکەش گرانتر بووە زەرەرەکەش لۆ فەقیریە مەسەلەن پێشتر بە 25,000 بوو معاملاتەکان تقریبەی کولفەی 27,000 کرد ئێستا بوویتە 95,000 ئەوەش زەحمەتە لە هەموو کەسێکی هەموو کەسێک پێی دەرنایە هەیە نەخۆشە حاڵەتێکی زەروریە پارەی نییە فەوە مەسەلەن وەتلی ئەکا یعنی پاسەپۆرتەکەی پژێ بخەی و دوایش ئەتوو 4 یان 3 تقریبەن پاسەپۆرتت دەردینان بەو سعرەی باشتر بوو ئێستاش مەسەلەن کار ئاسانیە کە ئەوەیە پێشتر وەرەقە ئەوە بوو ئێستا ئەلیکترۆنیە ئەوەی مهمە.